يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی بەڕێز، لە سەردەمێکدا دەژین کە هەمومان هەست بەوە دەکەین دەردی سەری و موشکیلە و کێشە و گرفت ڕۆژانە و هەر یەکێک لە ئێمە لەوە چێ بێتە پێشەوە جا زۆر بێیان کەم. لەم سەردەیەدا، لەم سەردەمەدا، لەم زەمان و زەمینەدا کێشە و گرفتەکان بەهۆی زۆربوونی خەڵکی ڕێژەی دانیشتوان بەگشتی لەسەر زەوی و لە وڵاتی ئێمە و شارەکانی ئێمەشدا زۆر بووە. هەمیشەش لە زۆربوونی خێزانێکەوە بیگرە گرفتە گاورەکان زۆرتر دەبن، ئەو خێزانانەی کە مناڵیان زۆرە. ئەگەر جەنابتان دیقەت بدەن مناڵ زۆر خستنەوە کارێکی باشە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر ببێ، بەڵام بۆ سەردەمێکی وەکو ئەمڕۆ ڕەن بێ هەڵەیەک بێ. ئەو ماڵانەی کە مناڵی زۆریان هەیە دواتر سەیر دەکەی ئەم برایەتی و خوشکایەتیان پتە و نابێ، زۆر جار لەسەر مادە گرفتیان بۆ دروست دەبێت، لەسەر کێشەی میرات، لەسەر نایەکسانی بینی مناڵەکان، بە یەکسانی تەماشانەکردنیان، حقد و قیم بەرامبەر یەکتر پەیداکردن. لە ماڵێکەوە بیگرە تاوەکو گەڕەشێکی قەڕەباڵغ تا شەقامێکی قەڕەباڵغ تا شارێکی قەڕەباڵغ بەریەککەوتنی مرۆڤەکان زۆرترە، کەواتە کێشە و گرفتەکانیش زۆرتر دەبن. هەتاوەکو ئینسان لە گەڕەکە شەعبیەکانە تەماشاکە، ئەو گەڕەکانەی کەوا خەڵکە متەوەسط و هەژارەکانی تێدان، شڕی دانیشتوانیان زۆرە، مناڵی زۆریان هەیە، خێزانەکان زۆرن. ڕاستە ڕێز و حرمەت ڕەن بێ زیاتر هەبێ، ڕەن بێ بەدەمەوەیە چوونی کاتی پرسە و تەعزیە و قەبرانێکیان هەبێ، بەڵام زۆرترین کێشە و گرفتەکان لە دەستگاکانی پۆلیس و ئاسایشدا لەو گەڕەکانەدا ڕوودەدا، بە بەراورد لەگەڵ ئەو گەڕەکانەی کە ڕاقین و ژمارەی دانیشتوانیان کەمەوە یەکی مناڵێک دوو مناڵیان هەیە زۆر بێگرفتن. کەواتە زۆربوونی دانیشتوان گرفتاریە کێشە و مەشاکلەکان بۆ خەڵک دروست دەکا، چونکە شەقامەکانت قەڵەباڵغ دەبن، بازاڕت قەڕەباڵغ دەبێ. ئەو سەرنجامەش لە ئەنجامی تەماحی زۆرەوە. هەرچەند ژمارەی دانیشتوانی جاران ماڵێک کە بۆ لەم شارانەی وەکو هەولێر و سلێمانی و دوهۆک و ئەوانەدا یەک حەوشە چەند ماڵی تێدا بووە، قەتیش گرفتێکیان نەبووە، لەبەرەوەی تەماحەکە وەکو ئێستا نەبوو. ئێستا تەماح و پارەپەرستی و خۆشویستنی مادە بەهۆی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەوە وای کردووە خەڵکی بەردەوام لە بەریەککەوتنایە. کەم تەحەمولی و بێسەبری هەمومان لە ترافیکێکا دەوەستی، ئەگەر حساب بکەی هەمووی جاری وایە لەوانەیە ناگاتە 2 دقە، ناگاتە قەت 3 دقە، کەچی سەیر دەکەی خەڵک دەست دەکات بە هۆڕن لێدان وەکو ئەو ترافیکە ئەو گڵۆپە بە ئارەزووی ئەو بە هۆڕنی ئەو سوور بێیان سەوز بێ. هەمووی نیشانەی بێ تەحەمولیە. لە نیو دقەدا چەند جار کارە ساتی ئۆتۆمبیل ڕوودەدا، بۆ نیو دقە کەسمان تەحەمل ناکەین. بێسەبری و بێتەحەمولیمان پێوە دیارە. زوو بە یەکگەیشتنی ئینسانەکان، جاران کەسێک دەویست دڵی پڕ بوو بەرامبەر بە کەسێکی تر قسەیەکی دوول لە ڕووی جەنابتان پەرژین بێت جوێنێکی پێ بدا، حتا دەچووە گەڕەکی ئەوان و ماڵی ئەوان 10 جار سار دەبەوە، بەخۆیدا دەچۆوە کپۆگڵی دەرونی دادەمرکایەوە، مەرحەبایی دوو بەڕێزی وەکو جەنابتانی دەکرد و قسەکەی پەشیمان دەبەوە دەهاتەوە بۆ ماڵەوە. ئێستا بەهۆی گەیاندنی خێرای شتەکەوە کابرا هەر لە بەرامبەرەکەی پەستە مۆبایلەکەی دەردێنێ و خێرا قسەکەی پێدەڵێ، لەو دڵگەرمیەداویش جوابی دەداتەوە، سەیرەکەی ئەمجا بە چەک پەلاماری یەکتر دەدەن. لە ئەنجامی زوو گەیاندنەکاندا بەهۆی مۆبایل و ئەنتەرنێت و فەیسبوک و ئەوانەوە بەریەککەوتنەکان زۆرترن و مشکلەی گەورە پەنا بەخوا ڕوودەدا. ئینسان کێشەوەکو خوێی کێش دوایە، هیچ کەسێک نییە ناڕەحەتیەکانی ژیانی نەبێ، ئەوانەش دەبێ هەر هەبن بۆی دروستمانکەن، بەڵام پەنا بەخوا کێشتێک خواردنێک ئەگە خوێی زۆر تێکرد مشتێک خوێت تێکرد دوایە گەبی خۆی دەتکوژێ یان هەر ناخورێ، ژیانت تاڵ دەکا. ناڕەحەتیەکانی ژیانیش ئەگەر لە ئاستی خۆیدا دەرچوون بەختەوەریت دەشێوێنن. وهي پیغمبری خواه صلی الله علیه وسلم دا فرمی أن السعيد لمن جنب الفتن. لصحيح سنن أبي داود كإمام الباني تصحيح كردو بجمال فرمودين وصدو حفته وسيهات وسرور من صلى الله عليه وسلم دا فرمی خوش بخت أو كسيا بختور سرفراز
دڵفەرەح ئەو کەسەیە کە لە فیتنە دوورە، کە لە ئاشوب دوورە. هەر یەکێک لە ئێمە خوا ڕەحممان پێ بکات تا ئەو کاتە بەختەوەرین کە تووشی فیتنە نابی، کە تووشی دوژمنایەتی نابی، تا ئەو کاتە بەختەوەری کە بەبێت چەک دەتوانی لە ماڵەکەت بڕۆیتە دەرەوە، تا ئەو کاتە بەختەوەری کە حیمایە و حرەز دەبە دەرگاکە نییە، تا ئەو کاتە بەختەوەری کە خۆت بە دوژمنی کەس نازانی، مافی کەس لەسەر خۆن نابینی، خوێنی کەس لە گەردنانیە. پەنا بەخوا ئەو وەختەی تووشی دوژمنایەتی بووی، تووشی ئەوە بووی کەسێک ناحەستە و بە شوێنتەوەیە، لەو کاتەدا سەعادەت و بەختەوەری تۆ بار دەکات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هەتا لە دوژمنایەتی و کێشە و فیتنە بە دووری خۆت بە بەختەوەر بزانە، ئەگەر فەقیری، ئەگەر نەخۆشی، ئەگەر هەر ناڕەحەتێکت هەیە هێشتا نەگەیشتووی ئاستی بەدبەختی. بۆ خۆپاراستن لە بەڵاکانی ئەمڕۆ، لە ناڕەحەتیەکانی ژیان، لەو هەموو فیتنەی پەنا بەخوا دەیبیستین و دەیبینین، خوا ئێمەش موسڵمانان و مرۆڤایەتی لادا بۆ ئەوە چی بکەین؟ خاڵی یەکەم پەنا بگرین بە خوای پەروەردگاری خۆمان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دەیان فەرموودەدا ئامۆژگاریمان دەکا ئەی ئیماندار هەمیشە لە خوا بپاڕێەوە، هەمیشە دەستی نزاکان بۆ خوا بەرزکەوە دوای نوێژەکان، لە نیوەی شەودا، لە بەری بەیانیان لە ئێواراندا دوعا بکە و بڵێ خوا لە بەڵاو موسیبەت لامدا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صحیحی بوخاری و مسلمە فەرموودەکە هاتووە دەفەرمێ تعوذوا بالله من، پەنا بگرن بە خوا لەم چوار شتە، هەمیشە دوعاتان ئەوە بێ بڵێ خوایە لەم چوار شتە بمپارێزە. یەکەمیان جەهدی البەلا، یا ڕەبی خوایە لە بەڵاو موسیبەتی تاقەت بەر بمپارێزە، بەڵاو موسیبەتێکی وا ناڕەحەت بێ تاقتم بپڕوکێنێ، لە ژێریا لە ناو بچم و تەحەمولی نەکەم. زانانی عیلمی حەدیث دەفەرمون سێ شت دەگرێتەوە جەهدی البەلا. یەکەمیان یا ڕەبی خوایە لەو نەخۆشیە بمپارێزە کە تەحەمولی نەکەم. ئەوەندە نەخۆشیەکە ئینسان جاری وایە کلیە گورچیلەیەکی لەدەست دەدا دانەیەکی هەردەمێنێ. پەنا بەخوا خوایە بمپارێزلەوەی هەردووچیان لەدەستدەم، خوا بمپارێزلەوەی نەتوانم ئاو بخۆمەوە بێتە ئاگر لە ناو سکما، خوا بمپارێزە لە نەخۆشی شێرپەنجە و سەرەتان کە ئینسان بە بیستنی وشەکە خەریکە ورەی دەڕوخێ. جەهدی البەلا، یا ڕەبی خوا بمپارێزە لەو نەخۆشیانەی کە ئینسان بە چۆک هادێنن لەسەر و ماڵی دەخەن، ماڵ و عایلێ لە ناو دەبەن، خوا لەوانە بمپارێزە. ئەوە بەخوا نەبێ ناپارێزرین. بەڕاستی زۆر جار دەوترێ لە ڕێی باشی خواردن و خواردنەوە ڕاستە ئەوانە باشن، بەڵام یەک ڤایرۆس، یەک بەکتریا، یەک میکرۆب کە هەن نەدەبیندرێ و نەدەبیسترێ، نەدەنجی هەیە و نەڕەنجی هەیە، یەک جار چۆ جەستەتەوە وێرانت دەکا. بەس بەچێ دەپارێزری؟ بە ئەڵڵا. بۆیە هەمیشە پەنا بگرێ بەخوا، بڵێ خوای گیان بمپارێزە لە جەهدی البەلا، لەو نەخۆشیانەی کە جەستەمدا دەڕزێنێ و تاقەتم دەپڕوکێنێ و لە دکتۆر و دەرمان مەویستم دەکا. دووەمیان جەهدی البەلا، خوا بمپارێزە لە کەسانێک کە تێکەڵاویان دەبم لە ژیاندا بەس خراپەم باز دەکەن، قەت چاکەکانم نابینن، دەگەڕێن بەوردبین بزانن خەلەلێک لەکوێما هەیە و بڵاوی بکەنەوە. خوای لەو کەسانەش بمپارێزە چونکە ئەوانەش بەڵان لەم هەموو چاکەی ئینسان دەیکا هیچی نابینن. جاوە لەوە چێ هاوسەری ژیانت بێ، لەوە چێ مناڵی خۆت بێ، لەوە دەچێت دراوسێت بێ، لەوە دەچێت خزمت بێ، دەگەڕێ بە شوێنی یەک عیبی بچووکتدا بڵاوی کاتەوە، بەڵام چاکەیەکت ناڵێ و دەیەوێت کەسایەتیت دابەزێنێ. سێمیان خوایە بمپارێزە لە جەهدی البەلا بە مانای ئەوەی تووشی بەڵاو موسیبەت و ناڕەحەتیەک نەبم، خوایە وان بێ بێگومانی خراپ بە تۆ بەرم، ئەوە لە هەموو بەڵایەک گەورەترە. زۆر جار ئینسان دەڵێ وەڵڵاهی زۆر لە خوا پاڕامەوە، زۆرم دوعا کرد خوا جوابی نەدامەوە. ئەوە بەڵای گەورەیە، نەعوذ بالله. واد لێ بێگومانی خراپ بەرامبەر بە خوا بەری، بۆ خوایە واد لێ کردم، بۆ خوایە ئەوات لێ کردم، بۆچی خوایە ئەوە نەدامێ، بۆچی پەروەردگارە دوعاکانت قبوڵ نەکردم. ئەوەش بەڵایەکی گەلێک گەورەیە، چونکە خەلەل لە عەقیدە تا پەیدا دەبێت. خوا لەوەش بمپارێزە. ودەڕەکی شەقا، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دووەمیان بڵێن خوای پەروەردگار بمان پارێزە لە توشبوونی نەکبەتی و چارەڕەشی کە لە یەک چرکە ساتا دێ و یەخەت دەگرێ. نەکبەتی و چارەڕەشی وەکو بۆ تاک بریتیە لە عەقیدەی خراپ. ئینسان پەنا بەخوا لە ڕێی بەرنامەیەکەوە تووشی لادان لە عەقیدەی ئیسلامەتی و خواناسی دەبێ، عەقیدەیەکی دش بە ئیسلام و ئیمان و خواناسی دێتە مێشکێەوە، ئەم عەقیدەیە لە ناوت دەبا. ئەوە بەڕاستی نەکبەتیە، چونکە سەلبی سەرمەرگت دەکا. بپارڕێەوە بڵێ خوای پەروەردگار لە نەکبەتی و چارەڕەشی بمپارێزە بەهۆی برادەری خراپەوە. چەند ئینسان گەنجی ساڵح و خواناس، کچی باش بەهۆی ڕەفیقی خراپەوە بەدبەخت بوون، تووشی نەکبەتی و چارەڕەشی بوون.
خوا بمپارێزە لە نەکبەتی و چارەڕەشی بەهۆی میوانی خراپەوە. جاری وا تۆ لە ماڵەکەی خۆتە هیچ گرفتێکن نییە، عایلەیەکی ڕێکوپێکی بە کەمێک قەناعەتت کردووە، میوانێک لەو لاوەدەیە هیچ ئەتەکێتی میوانداری نازانێت، لە ورد و درشتی خێزانەکەت دەکۆڵێتەوە، شۆڕ دەبێتەوە بە ناو جومگەی ژیانی تایبەتیتدا. ئەگەر زۆر ژیر نەبی، زۆر زانا نەبی، زۆر عاقڵمەند نەبی، زۆر لە ژیان تێگەیشتوو نەبی، یان پیاوەکە یان ژنەکە یان مناڵەکانیان دەخەڵەتێنێ، کاریگەری لەسەرت دەبێ، قەناعەتت نامێنێ، بەناو ڕووی یەکتر دەبێەوە دوای ڕۆیشتنی ئەو. خوا بمپارێزە نەکبەتی و چارەڕەشی لەوە دەست پێ دەکا، لە میوانێکەوە کە خزمەتت کردو و لە دوایدا بۆتە بەڵا بۆت. پەروەردگارە پەنات پێ دەگرین، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بمپارێزە لە دەڕەکی شەقا، لە توشبوون بە نەکبەتی و چارەڕەشی بەهۆی تیڤیەکی خراپەوە، بەهۆی کەناڵێکی خراپەوە. چەند ماڵ وێران بوو بەهۆی بینینی فیلمێکی سەدان ئەڵقەی خراپەوە، کوڕکچەکانیان فەوتان بەهۆی بینینی کەناڵێکی بەدڕەوشتی خراپەوە لە ئەنتەرنێتە کە ئینسان ئالوودەی بێ. چەند ئینسانی پاکەرچی عیبی ئەخلاقی بێنێ بوو، لەوانەوە بەدبەخت بوو، ژن و مێر لە یەک جیابوونەوە، کوڕکچەکان تووشی لادانی ئەخلاقی بوون، سەیری سجنەکان کە هەمووی سەرنجامی ئەوەیە. لەگەڵ کردنەوەی ئەو کەناڵە خراپەدا ئەوە ڕۆژی چارەڕەشی تۆ دەست پێ دەکا. خوا بمپارێزە لەوەی بکەومە ئەو شوێنانەوە. چارەڕەشی گەل و وڵات و میلەت لەو کاتەوە دەست پێ دەکا وڵات بەدبەختی ڕووی تێدەکا کە شەڕی ناوخۆ، کە ڕقلێبوونی ناوخۆ یان شەڕی دەرەکی ئەمانەی توش بوو. وەختێ وڵاتێک جەنگ وشەی جەنگی بۆ بەکارهات، ئەو ڕۆژە دەڕێکی شەقا توشبوون بە نەکبەتی و چارەڕەشی هاتۆتە ڕێگای. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی پەنا بگرن بەخوا بڵێن وەسوء القەضا، یا ڕەبی خۆیان پەنات پێ دەگرم لەوەی چارەنووسم خراپ بێ بەهۆی کردەوەکانی خۆمەوە، چونکە خوای پەروەردگار بەڕێزان قەت بەختی کەسمان ڕەش ناکا، قەت چارەنووسمان بەدبەخت ناکا، ئاگاتان لێبێ وەلا یەڕضا لعیباده الکوفر، قەت خوا خراپەی بەندەکانی ناوێ، خوا کافری بۆ ئێمە ناوێ، خوا بەدبەختی بۆ ئێمە ناوێ، خوا نەهامەتی بۆ بەندەکانی ناوێ، خوا ئێمەی خۆش دەوێ. خوا بمان پارێزە لە کاروکردەوەیەکی خراپ کە بەهۆی ئەوانەوە سەرنجاممان لای تۆ خراپ بێ. ئەوە مانایەکی سوء القەضایش بەوە دەوترێ خوا پەنات پێ دەگرین بەوەی قەزاوەتی خراپ لەسەر خەڵک بدەین. باسی کەسێک دەکرێت، بابەتێک لە فەیسبوک دەخوێنیەوە، تۆ بەبێ ئەوەی چوو بێ وردەکاری بابەتەکانەوە یەکسەر کۆمنتێکی لەسەر دەنووسی، تعلیقێکی لەسەر دەدەی، ڕێی خۆتی لەسەر دەبڕی، بەڵام نەشت پێکاوە، بەڵام فڵان کەست بە خراپ زانیەوە واژ نییە. خوایە پەنات پێ دەگرم ئەو هەموو گوناهەم هێنایە ئەستۆی خۆم لە ئەنجامی ئەوەدا بڕیاری هەڵەم لەسەر خەڵکدا، قەت بڕیار لەسەر خەڵک مەدا، تەداخلی ژیانی خەڵک مەکە. وشماتة الأعداء، يا ربي خوا پەنات پێ دەگرم بمپارێزە لەوەی ناحەزانم پێم خۆش بن، دوژمنم پێم خۆش بێ. زانانی شەرع دەفەرمون دوژمن کێیە؟ دوژمن هەر ئەو کەسەد نییە کە بە چەکەوە بە شوێنتەوەیە دەیە بتکوژیان بیکوژی. دوژمن هەر کەسێکە لە ڕووی علمی شەرعیەوە ئەگەر تووشی خۆشیەک بووی لە ماڵی خۆیەوە پێی ناڕەحەت بێ، ئەگەر مناڵەکەت لە مەکتەب دەرچوو، ئەگەر خانووەکەت تەواو بوو، ئەگەر سارەیەکی باشت پێ بوو، ئەگەر قازانجت کرد لە مامەڵەدا بیستیەوە پێی ناڕەحەت بێ، دڵی پێی زەقێت بێ. دوژمن ئەو کەسەیە کاتێک کە تووشی خۆشیەک بووی پێی ناڕەحەت بێ، ئەگەر تووشی بەڵاو مصیبەتێک بووی کەیفی بێ و قاقا لێ بدا. هەر کەسێک چەندی ئاوامان هەیە بەرامبەرمان ئەوەندە دوژمنت هەیە. یا ڕەبی خوا بمپارێزی تووشی شتێکم نەکەی کە ناحەزەکانم پێی دڵخۆش بن، کە دۆستەکانم پێی دڵتەنگ بن. ئەمە دوعای پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە هانمان دەدا کە ئێمە بەم دوعایانە لە خوای پەروەردگاری خۆمان پاڕێنەوە، باشترین پەناش پەروەردگارە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکات دەفەرمێ کاتێک کە لە ماڵ چوونە دەرەوە ئەم دوعایە بکەن اللهم إني أعوذ بك أن أضل أو أضل. هەموو جا کە سەروەرمان لە ماڵ دەچووە دەرەوە بەو هەموو گەورەی و ڕەحمەتەی خۆیەوە، بەوەی کە خوا دەفەرمێ والله يعصمك من الناس، ئەی محەممەد صلی الله علیه وسلم خوا خۆی تۆی پاراستووە. بۆیە پێمان دەفەرمێت چەندە عالم بی، چەند زانابی، چەند بەڕێز بی، چەند دەوڵەمەند بی، چەند خانەدان بی، هەمیشە پەنا بگرە بەخوا بەم شتانە، بڵێ یا ڕەبی خوایەوە لە ماڵەوە چوومە دەرەوە، خوایە نەبمە هۆکاری گومڕاکردنی خەڵک، یا ڕەبی خوایە خەڵکیش گومڕام نەکە، نەخەڵکی گومڕاو سەر لێ شێواوکەم، نەخەڵکی سەر لێ شێواو گومڕام کەن. ئەو ئەزەلە ئەو ئوزیلە، یا ڕەبی خوای پەروەردگار پەنات پێ دەگرم خەڵکی چاواشە نەکەم، یا ڕەبی خوا ڕەحمم پێ بکەی خەڵکیش چاواشەم نەکە، خەڵک بەرچاوم تاریک نەکا و چاواشەگاریم بەرامبەر نەکە. ئەو ئەظلەمە ئەو ئوظلیم، یا ڕەبی خوا ستەم لە خەڵک نەکەم، خوای پەروەردگار بە شتێک لەو سەر شەقامە کە دەڕۆم ستەم لە خەڵک نەکەم و ئازاری نەدەم،
یا ڕەبی خوا بشم پارێزی لە زاڵمان و خەڵکی خراپەکان خوایە خەڵکیش ئازارم لێ نەدا و ستەمم لێ نەکا بە پاچی لە ماڵی خۆم چوومە دەرەوە لە خەڵکی خراپەکان بم پارێزە ئەو ئەجهەلە ئەو یوجهەلە عەلەیە یا ڕەبی خوا بم پارێزە لەوەی نەفام بم بەرامبەر بە خەڵک یا ڕەبی خوا بم پارێزە لەوەی کە من ئینسانێکی باشم کەچی وریان نەبی خوا نەتپارێزە قسەیەکی خراپ بەدەم تا دێت لەسەرت دەکەوێت خوا لەو کردانە بم پارێزە خوا بشم پارێزە لە ئینسانە نەفامەکان کە نەفامین بەرامبەر بکەن چەند کەسی بەڕێسەیە تووشی نەفامێک دەبێت و پیا هەڵدەشاخێ یا ڕەبی خوا لەوانەش بم پارێزە ئیمامی ئەلبانی لە صەحیحی سونەنی ئەبی داود ئەم فەرمودەی بە صەحیح داناوە کەواتە خاڵ یەکەم بەڕێزان بۆ ئەوەی لە ناڕەحەتیەکانی ژیان بە دوور بین هەمیشە بەم دوعانێکی ئێستا بۆ جەنابتانم باس کرد شەر نێت دەقە عەرەبیەکە لەبەر بێ بە کوردی ئاوا لەخوا بپاڕێەوە کە باسمان کرد دووەمیان بۆ خۆش سەبر و تەحەمولت هەبێ دوای پەنابردن بەخوای پەروەردگار سەبر و تەحەمولێکیش بە خۆمان ببەخشین ئینەمە الحلم بالتەحەلم سەروەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی سەبر و نیانی و ئارامگری بە خۆڕاهێنانە تۆزە خۆت ڕابێنە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم بۆ ئێ چاوی لێ بکەین ئەو خۆشەویستەمان لە ژیانیدا گەلێک ناڕەحەتی ژیان ڕووی تێ کردووە ئینسان کاتێک کە برسی دەبێ هەمیشە هەموو ئەندامەکانی جەستەی بە تایبەتی گەدەی لیکەڕژێنەکانی هەل لە دەمیەوە هەتاوەکو گەدەی داوای خۆراک دەکەن بەیانێکی زۆر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نانی بەیانیانی زۆر حەز لێ بۆ بەپێی زانستی پزیشکیش نانی بەیانی لە هەموو نانێک بەسوودترە هەتاوەکو نزیکی کاتی خۆر هەڵاتن لەوە زیاتر تاخیر نەبێ نانی بەیانەکەت بخۆی چونکە کە گەیشتە سەعات دە و ئەوانە کە بەداخەوە خەڵک ئێستا درنگ لە خەواڵ دەستێ زۆربەی کە بێکار بێ جەستە مەویز بووە هەموو بەیانێکی زوو لە کاتی خۆر هەڵاتنە تەواوی جەستە دەرگاکانی کردوێتەوە بۆ ئەوەی خواردنی پێشکەشکەی و وزە و هێز و توانای خۆی بخاو مەغزانەکانی پڕکە کاتێک کە نەدایە دەرگاکان دادەخۆدەوەی بیشی خۆی سوودەی لێ نابینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە نوێژی چێشتەنگاو لە مزگەوت دەگەڕایەوە دەچۆ ماڵی ئەو خێزانەی کە سەرەی بوو چۆ ماڵی یەکێ لە خێزانەکانی و فەرمووی چیمان هەیە وتی وەڵڵی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ شتێکمان نییە ئەم بەیانێکە بە بەرچاوی بیخۆی نە نانێک نە ماستێک نە دۆیەک نە شتێک نە شیرێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیکرد بە هەرا ئەمە ناڕەحەتیە لە شەوە لەوە چێ برسی بوو بێ خۆی ئامادە کردو پێشوازی لە ڕۆژێکی نوێ بکە و گەدەی تێرکا و بەرەو کارەکانی بڕوە بەڵام لە ماڵەکەیدا هیچ نییە نەیفەرموو بۆ پێشتر ئاگادارم نەکردم بە خێزانی نەیفەرموو دەبووە شتێکت هەر چۆنێ بە پیا کردایە دە شەو قسەت بکردایە بمهێنایە نەخێر هیچی نەگوت فەرمووی ئیذەن ئینی صائمون بەڕوێکی خۆشەوە فەرمووی خوایە وا من نێتم هێنا ئەمڕۆم کرد بە ڕۆژوو لەوە چێکە بەیانی هیچمان نەبێ نیوەڕۆژ هیچمان نەبێ ئەمەی کرد بە قاعیدەیەکی شەرعیە کە تۆ بەیانی هەستای لە خەو لە دوای نوێژی بەیانیە و لە پاشیەوە هیچن نەخوار بوو شەوبانێتی نوێ ڕۆژ و شن نەبوو بێ تا نزیکی نیوەڕۆی چن نەخوار بوو بیکە بە ڕۆژی سونەت دەتوانی بیکەی بە ڕۆژوو ئەم قاعیدە شەرعیشی پێشکەش بە ئومەتی ئیسلام کردو بە ئاسانیش کارەکەی وەرگرت و نەیکرد بە مشکلەیەکی خێزانی بەڵام بەڕێزان تخوا چەند جار بینیومانە خواپەن ئێمەش پەنادە و ئەوانەش هەموو لایەک چەند جار بیستومانە تەلاق لەسەر چی ڕوویداوە لە بینی ژن و مێردا وەڵی لەسەر ئەوە بۆ کابرا چۆتەوە ئەو خواردنەی بەدڵ نەبووە کە بۆی ئامادە کراوە نەک هەر هیچیان نەبووە نەک بفەرمێ هیچ لە ماڵمانە نێژ نەکەی وەک ماڵی پێ سەلەم هەر جۆری خواردنەکەی کابرا بەدڵ نەبووە و توێت ئێمە نەبڕایەوە ئەم جۆرە خواردنە ئەوە ئێوارە شەرەوە بوو دوێنە شەرەوە بوو لەسەرەوە خێزانەکە هەڵتەکاوە جاری وا بووە خواردنەکەشی بەدڵ بووە لەسەرەوەی تۆزێ درەنگ ئامادە بۆ پەنا بەخوا کابرا تەحەمولیەوەی نەبووە نیو سەعاتی تر سەبر بگرێ هەتا وەکو ئافرەتەکە تۆزێ درەنگ دانەکەی حازر کردووە کردوێتی بە هەڵایەک و گەڕەک هاتووەتە سەریان بۆیە ئینسانیش پێویستە تۆزێ بە سەبر بێ تۆزێ تەحەمول بکە دەچێ ناو خەڵکەوە ئەو خەڵکە هەمووی بەدڵی تۆ نابن بەخوا ئازاریش دەدەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەحەمولی ئازاری هاوڵانیشی کردووە کولثومی کوڕی حوسەین سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت لە جەنگی تەبوکە زۆر ماندوو بووین دەمێک بوو بە ڕێگاوە بووین شەو لەسەر پشتی وڵاخەکەم بووم ئەوەندە شەکەتی ڕێگا بووم و نەوزم دەدا لە پێغەمبەری خوا نزیک بوو وڵاخەکەم هەموو جارێکم خەریب و خەوم لێ دەکەوت قاچم بەر قاچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەکەوت ئاو زەنگی وڵاخەکەم لە قاچی پێغەمبەری صلی الله علیه و سلم دەدا دوو سێ جاراوە بە ئاگادە هاتمەوە خۆم دوور دەخستەوە لە جاری کۆتاییدا ئاگام لە خۆم نەماوە لەسەر پشتی وڵاخەکەم خەوم لێ کەوتبوو لە شەکەتی و ماندووبوونە ئاو زەنگی وڵاخەکەم لە قاچی پێغەمبەری خوایدا و برینداری کرد بەڕاستی کە لە پەشۆکاویدا بە خەبەر هاتم و قاچی پێغەمبەرم بینی بە برینداری وتمەی پێغەمبەری خوا داوام بۆ بکە خوا لێم خۆش بێ کە تۆم عەزیەتدا پێغەمبەری خوام عەزیەتدا ئەی پێغەمبەری خوا گەرنم ئازاکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پیا هەڵنەشاخە بفەرمێ ئەم هەموو بیابانە خدەی لەم هەموو ڕێگایە لە ئێوارە وازل لێ نێنام ئەمە چەند جار هاتێتە نیشمەوە ئاخری قاچ بریندار کردم
ئەم ڕێگا فراوانە کاکە بۆ وا دەکەی دەیکە خەوت دێ بڕۆ بخەوە دەی باە ژێشکە وڵاخەکە لێ بخڕێ ئەمانەی هیچی نەگوت زەردەخەنەیەکی بۆ کرد و فەرمووی سیر کوڕە بڕۆ هەر گوێشی مەدەی هیچ نییە پەڕۆیەکی لێ دەپێچم بڕۆ با خەڵک لێمان کۆ نەبێتەوە با دەنگ دروست نەبێ با خەڵک پێمان نەزانێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەم کارە بە ئێمەی گوت تۆ دەچێت ناو شەقامێکەوە شۆفێرێک هەڵەیەک دەکا بەرامبەرت هۆڕنێکی توندی لێدا فول لایتێکی لێدا شکان دێ سەرت عەقڵی هەرەوەندە پێدەشکێ مڕاهیقە دڵی توندە بەڕێزان خەڵک هەیە لەگەڵ خۆیدا لە کێشەدایە باوەڕتان بێ لەگەڵ خۆی مشکلی هەیە لەگەڵ تۆ نیەتی کابرا لە ماڵەوە ئەوەندە بە تووڕەیی هاتوۆتە دەرەوە لە خۆی پەستە تووشی هەر کەسێک دەبێت تۆ یەک هۆڕن لێداوە لەواسێت دەماچەکەی دەربێنە بتکوژێ وامەزانە دوژمنی تۆیە لە خۆی پەستە ڕقی لە خۆیەتی ئەها کەسێک خۆی دەکوژێ لەگەڵ خۆی لە کێشەدایە لە ماڵەوە بە دەرونێکی واوە هاتوۆتە دەرەوە هەر کەسێ هەڵەی بەرامبەر کردی وا حساب بکە بڵێ ئەم پیاوە ڕقی لە من نییە ئەم هەڵەیە بەرامبەر بە من ناکە بەخوا لە خۆی پەستە خۆ ئەزان ئێستا لە چ بارودۆخێکی دەرونی نەئارامدایە خواخوایەتی یەکێ بیکوژێ لەوەسێ خۆی بکوژێ باخوا لە منی لادا لەو سەر شەقامەدا لەسەر شتێکی ئاوە ئاسایی لەبەردەم تا دەوەستێ و تۆ هۆڕنی بۆ لێدەی ئەو ناڕوە لە ترافیکێکا وەستاوێک و عەرزم کردی خۆ دەسەڵاتی تۆ نیە لە دواوە یەکسەر هۆڕن بۆ لێدا لەسەر یەک دەی تۆ چی بکەیت دەکرێت ئاوردەیتەوانێ و لێی تۆڕەبی نا کە هەڵەشی بەرامبەر کردی خوا نەخواستە خۆشی لە سارەکەت خشان زەردێکی مادیشی لێدای بڵێ سیر کوڕە بڕۆ هەر گوێشی مەدەیە با خەڵکمان لێ کۆ نەبێتەوە با مرودمان لێ کۆ نەبێتەوە خوا لە بەڵا لاماندا لەوە خراپتر نەبێ تازە ئیشەڵا تۆش بە عەمدی نەبووە بە دوو قسە بڕێیکە خۆل لە بەڵا لادا وەکو عەرزم کردن زۆربەی ئەو خەڵکی کە تۆ دەیبینی کە بەهەڵت بەرامبەر دەکات لە خۆی پەستە لە خۆی پەستە تۆ مۆزەفی دایرەیەکی کەسێک هاتووە لە ماڵەوە نەبووە نەدارە بێکارەبایە بێ ئاوە گیرفانی بەتاڵە مووچەی وەرنەگرتووە کاکە بەسەر حکومەتا دەڕشێتەوە لە مۆزەف تووڕە دەبێت تۆ مەیهێنە سەر خۆت تۆ مەیگەێنە ئاستێکی ئاوە بەڵکو بە پێچەوانەوە عزری بۆ بێنەوە کە ئەو ئینسانە بۆ دڵگەرمیەی دەیەوێ ناخی خۆی خاڵی بکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمووی ئەمانەی پێوتوین زانایان زۆر جوان قسەیەکیان فەرمووە دەڵێ هوناکە ثەلاثەة ئومور يجب التفريق بينهما سێشت هەیە دەبێت جیان کەینەوە لێک بەڕێزان فعل کابرا کارێکی کردووە الدافع ئەی چی پاڵی پێوە ناوە ئەم کارە بکات چی پاڵی پێوە ناوە التەفسیر سێمیان لێکدانەوەمان بۆ ئەو کارە چەندە دەتوانین لێکدانەوەیەکی خراپی بۆ بکەین بڵێ ئەمە بەکرێ گیراوە ئەمە بە شوێنی منەوەیە ئەمە دەیەوێت ئازارمدا لە عزرێکی بە پێچەوانەشەوە بۆ بێنەوە تەفسیرێک بۆ خۆی ناخی ماندووە ئازاری چێشتووە لە ماڵەوە ناڕەحەتیان کردووە لەوە دەچێت نەخۆشی دەرونی هەبێ بەم تەفسیرانە کردارەکە و پاڵنەری کردارەکە و تەفسیر بۆ کردارەکە زۆر بابەت دەگۆڕێ زانایان فەرموویانە ئینسانەکە تێکەڵاوی خەڵک دەبوو وا بزانێت کتێبێک دەخوێنێتەوە ئەم کتێبە خەڵکە ئەم جیهانێکی ئێمە تێداین ئەم شارە ئەم مزگەوتێکی ئێمە تێداین کتێبێکە ئەبێ کتێبەکە بخوێنینەوە ئەگە بمانەوێ بژین ئەم کتێبە ضرورەتی ژیانە بەڵام دەڵێن ئەم کتێبە وا نووسراوە لاپەڕەیەکی ئەم بەری ئاوایە لاپەڕەی ئەو بەری بەعەکسەوەیە دیسان دەبێت کتێبەکە هەڵگێڕێەوە بەعەکسەوە نووسراوە ئەڵێن دەکرێت لە یەک لاپەڕەدا هەر دێڕێکیان لەم سەر نووسراوە دێڕێکیان لەو سەرەوە نووسراوە دێڕێکیان لە خوارەوە بۆ سەرەوە دێڕێکیان لە سەرەوە بۆ خوارەوە ئەگەر تۆ کتێبەکە بتەوێت بخوێنیەوە دەبێت سەبر و تەحەممولت هەبێ ناوێ بڵێ ئەم لاپەڕە یەکسەر لەو بەریشەوە مقابل ئەوە دەبێت کتێبەکە هەڵسوڕێنی جاری وایە لەسەر لا بیگری سەرەو بنی بکەیتەوە بەس بۆ ئەوەی دیاڕەکان بخوێنی و ئیستیفادەی لێ بکەیت وەڵڵای ئەم خەڵکە ئێمەش هەمووی وایە هەمووشی دەکرێت ڕاست بێ بەڵام ئیتیجاهمان بەرامبەر یەکتر جیاوازە ئەو لاپەڕەکەی سەرەو بنە ئەو لە خوارەوە دەستی پێکردو ئەم لەم سەرەوە دەڕوە ئەو لەو سەر دێتەوە لە هەموو ئەمانەدا دەبێت لێزانانە وریابی بەریەککەوتنت بۆ دروست نەبێ نابێ وابزانی کە تۆ چۆنی خەڵکی ژوابێ زانایان فەرموویانە من لەم یەکن ضدی فەهوە معی هەر کەسێ دوژمنایەتی ڕاستە و خۆم نەکات لەگەڵ مایە ئەمە حەقیقەتی حکمەتی حیاتە ئەبێ حیزبەکان بەرامبەر یەکتر حکومەت بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە خەڵک بڵێ من لەم یەکن ضدی فەهوە معی هەر کەسێ بە ئاشکرا دوژمنایەتی خۆیم بۆ ڕانەگەیەنێ ئەوە لەگەڵ منە هاوڕایە ئەوە ڕەفیقمە بەڵام حکمەتی توغات و دیکتاتۆرەکان دەڵێ من لەم یەکن معی فەهوە ضدی هەر کەسێ ڕێک لەگەڵ منە نەبێ ئەوە دوژمنمە ئەم دوو قسەیە زۆری جیاوازە ئەگە بتەوێت لەگەڵ خەڵکە تەعامولێکی جوان و مەدەنیانە بکەی ئەبێ بڵێ ئەوەی دوژمنم نەبێ لەگەڵ مایە نەک بڵێ ئەوەی لەگەڵما نەبێ دوژمنمە بەم شێوەیە زۆربەی خەڵکی دەبێتە دۆست و ناحەزەکانت کەم دەبنەوە سێم خاڵ بۆ ئەوەی لە مشکلە بە دووربین دەبێت چارەسەری کێشە هەژاریەکان بکرێ زانایان فەرموویانە الفەقر مدعاة لكل شر
خەڵکی نەبزانن هەژاری بانگی هەموو شەڕ و خراپەیەک دەکا کاسەی پڕ ئاشتی ماڵە زۆر ڕاستە زۆر جا ژن و مێردێک کوڕکچێکی گەنج بەخوای هیچ عیبیان نییە بەس دەسا هەژاری دەبێتە ئاژاوی خێزانیان باوکێک ئەولادەکانی بەقەدەر چاوی خۆش دەون بەڵام چونکە پارە لە جیشفانیانە ناچارە لیان تۆڕە بێ کە داوا دەکەن ئەم فەقیریە ئەم هەژاریە جاری وایە هەژاری ماڵە هەیە هەژاری عەقڵە هەیە هەژاری نەخوێندەواریە هەیە هەژاری سیاسەتە هەژاری دەرگای هەموو بەڵاو و ناڕەحەتیەکانی ژیان لەسەر ئینسان دەکاتەوە بۆیە ئەوانەی کە دایمە لە چینی سەرەوەن بەڕێزان سەرنج بدەن بۆ بەریەککەوتن دروست دەبێت ئەوانەی لە چینی سەرەوەن مەسئولەکان کار بەدەستەکانی حیزبی و حکومی ئەوانەی کە لە چینی سەرەوەن باوک کە سەرپەرشتیاری ماڵە مامۆستایانی زانکۆ تاوەکو سەرەتایی و بنەڕەتیەکان مامۆستایان فێرکارەکان هاوسەرەکان مێردەکان بەرامبەر بەژنەکانیان ئەمانە کە چینی بەرپرسانن هەمیشە کەوتار دەدەن و قسە دەکەن باسی چی دەکەن ئێمە ئەوەمان کردووە ئێمە ئەوەمان بەخشیوە ئێمە ئەو کارەمان کردووە هاتۆ سەیری کاس حکومەت بەرپرسانی حکومەت کە قسە دەکەن باسی چیمان بۆ دەکەن ئەوەندەمان بودجە هەبووە ئەوەمان سەرف کردووە ئەم ساڵ ئەوەمان کردووە بە تەماین ئەوە بکەین هەر ئەمانە بۆیە خەڵک باز دەکەن مێردێک کە قسە لەگەڵ ژنەکەی دەکات ژنەکە ئەوەم بۆ کردی ئەوەم بۆ کردی ئەوەم بۆ کردی هەر ئەمانە باز دەکات باوک لەگەڵ ئەولادەکانی ڕۆڵەی گیان ئەوەشم بۆ کردوون بەهۆی منەوە ئەوەت کردووە بەهۆی منەوە ئەمە سروشتی ژیان وایە ئەوانەی لەسەرەوەن مامۆستا بە قوتابیەکانی دەڵێ ئەو دەرسم پێوتن ئەو مەلزەمەم بۆ کردن ئەوە پێموتن دێتەوە بەخشەکانی خۆی باز دەکات بە پێچەوانەوە ئەوانەی چینی خوارەوەن میلەت خێزانی ماڵ ئەو کەسانەی کەوا قوتابی و فێرخوازن ئەو کەسانەی کە مناڵن بەرامبەر بە باوکو دایکیان بەس داواکاریەکانیان دەبینن من پێویستیم بەوەیە من ئەوە منیە من ئەوە منیە من ئەوەم بۆ نەکراوە ئێستا مناڵەکە چەند شتی بۆ بکە لە ژیانە یەک شتی نەوێ باسی ئەوە دەکە باوجان ئەوم بۆ نەکردراوە بەڵام باسی ئەوانی تر ناکە میلەتی ژێگە قسە دەکە حەقی خۆیەتی زۆر جا بەرپرسان دەڵێن کاکە میلەتی شن نابینێ ئەی ئەو هەموومان کردووە بەڕێزانی بەرپرسی وڵات میلەت ڕاستە دەبێت باسی ئەوە بکە بڵێ ئەم کەم و کوڕیانەم هەیە من کارەبایەکم هەیە دەبێت کەمینی بۆ دانم هەتاوەکو تۆزە ئاوی پێدەگرم ئاوێکم هەیە نازانم لە کەیا خۆم بشۆم لە تانشی ماڵەکەمە ئاو نەمێنەیە میلەت کە قسە دەکا باسی ئەو شتانە دەکا کە نیەتی مناڵ کە قسە دەکا لەی تووڕەمە بە باسی ئەو شتانە دەکا سروشتی خۆی وایە کە نیەتی لە ژنەکە تووڕەمە بە بڵێ عافرەت لە لای میوانەکە حیات بردم وڵا ئەوەمان نییە ئەی ئەو هەموو شتەی سروشتی ئەو وایە بەس ئەوە دەبینێ کە نیانە سروشتی تۆش وایە چت بەخشیەوە باسی ئەوانە دەکەیت لە ئەنجامی ئەم ناتێگەیشتنەدا هەردوو لاشمان ڕاستین بەرپرس ڕاستە میلەت ڕاستە مامۆستا ڕاست دەکا قوتابی باسی چیەکە یەک پرسیاری بۆ بێتەوە ئەوە مامۆستا باسی نەکرد وڵای مامۆستاکەمان ئەوی بۆ باز نەکردین نەیگوتێتەوە کەچی هاتۆشتەوە کەچی باسی ئەو هەموو ناکە کە مامۆستا ئاماژەی پێ کردووە لە ئەنجامی ئەمەدا بەریەککەوتن ڕوودەدا ناڕەحەتیەکانی ژیان ڕوودەدا بۆیە لێرەدا ئەو کەسانەی باڵا دەستن دەبێت سنگیان فراوانتر بێ ئەبێ حەق بدەن بەوانەی خوارەوە لێرەدا ئاژاوەکان کۆتاییان پێدێ مشکیلەکان دروست نابن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیح بوخاری مسلمە هاتووە دەفەرمێ ئەنەسی کوڕی مالیک دەژێڕێتەوە دەفەرمێت لە خزمەتی پێغەمبەرا بووم صلی الله علیه وسلم خۆشەویستی خوا وعليه رداء نجراني غليظ الحاشية پێغەمبەری خوا قماشێکی نەجرانی لەبەرا بوو وشەی نەجران لەسەری بوەستین واتە پێغەمبەری خوا قماشێکی لەبەرا بوو کە لە وڵاتی مەسیحیەکان دروست کرا بوو قماشێکی عەرەبی نەبوو نەجرانی بوو نەجران مەسیحەکانی لێدەشیان واتە مسلمان بۆی هەیە جلی میلەتانی تر لەبەر کە تۆ جلێکی ئەوروپی ئەمریکی لەبەرا بێ هیچ کێشەیەکی تێدا نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلەکەی لە دەرەوەی دورگەی عەرەبیەوە بۆی هاتبوو زبر بوو ئەمەی حاشەیەکی پێوە بوو وەکو ئەمەی عەباکان زبر بوو فأدركه أعرابي فجبزه بردائه جبزة شديدة دەفەرمێ پێغەمبەری خوا بەڕێگادا دەڕۆی وەکو بەرپرسی وڵات لێرەدا نەک وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم چونکە پێغەمبەر بە پێغەمبەراتی ئەم کارێ بەرامبەر بکرێت کابرا کافر دەبێت بەڵام ئەم وای سیر کردووە کە سەرۆکی وڵاتە بەرپرسی شارە دەفەرمێ کابرای ئەعرابی دەدەشتەوە هاتووە مناڵی برسیە ماڵی ڕەوت و ڕەجاڵە دڵی پڕە پەلاماری یەخەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕای وەشان ئەوەندە بە قووەت بوو کابرا ڕای وەشان دەفەرمێ وا بە قووەت جبەکەی پێغەمبەری گرت و عەباکەی لەبەرا ڕاوەشان ئەنەس دەفەرمێ کە دوایی سێرم کرد ئەو حاشیە زبرە چوو بۆ ملی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەیلە برینداری کرد بوو دڕای ڕووشاند بوو بەو زبریەی خۆیەوە وتی یا محەممەد نەشی گوت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی محەممەد ئەمە ئەو پەڕی توندیە نەیگوت جەنابی سەرۆک جەنابی فڵان کەس ڕێزدار فڵان کەس ئەی محەممەد بەو گەورەیە دەڵێ بە سەرداری هەموو پێغەمبەران دەڵێ ئەی محەممەد
مر لي من مال الله الذي عندك أمر بکە بهێندە پارەم دەنێ لەو ماڵی کە لەبەردەستی خوایە و لەبەردەستی تۆدایە تۆ بەرپرسی تۆ لە پرسیایی وڵات و حکومەتی ئەو پارەی خەڵکە و خوا لەبەردەستی تۆی داداناوە معاشم بدەنێ نیمە منداڵم برسیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فالتفت إليه رسول الله صلی الله علیه و سلم فضحك پێغەمبەری خوا ئاوڕی بۆ دایەوە و زەردەخەنەیەکی بۆ ڕوودا کرد پارەی چاکی بدەنێ ماڵ و مناڵی تێرکەن و بەخششی پێ ببەخشن پێغەمبەری خوا نەیفەرموو بیگرن دارکاریکەن تەمەیکەن چۆن ئوسلوب وا دەبێ ئەم حەدیسەی بوخاری و مسلم بە بەرپرسانی بەڕێزی وڵاتەکەمان دەڵێ بۆی وڵات دوور بێ لە ئاژاوە لە دەنگەدەنگ لە فەوزا کە خەڵکێکی ناڕەحەت خەڵکە برسیەکە نەخوازێتەوە بۆ سیاسەتی خۆی ئەگە قسەشی پێوتی گوێنیشی پێدای ڕاشی تڵەکاندی یەخەشی گرتی ئەبێت تۆ زەردەخەنەی بەڕوودا بکەیت حەقی خۆیەتی برسیەتی داوا دەکا بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەر ڕێگای پێدا پێشی دەڵێ یا محەممەد ناڵێ یا ڕەسوول الله ملیشی بریندار دەکا بەڵام دەبێت تۆ زەردەخەنەی بەسەرا بکەیت زەردەخەنەی بەڕوودا بکەیت عەتای پێ ببەخشی بە چاکە بیهێنێ ژێربات ئاژاوەکان کۆتاییان پێدێ ژنێک بە مێردەکەی لە هیچت بۆ نەکردوم لە دنیادا بڵێ وەڵا ڕاست دەکەی وا بۆ دەکەم مناڵک دەڵێ باوکی گیان هیچت بۆ نەکردم ئەوە نەبێ باوکەکە دەبێت سنگی فراوان بێت تۆ بەرپرسی بڵێ کوڕم ڕاست دەکەی کچەکەم وەڵا ڕاست دەکەی بەڵام خۆزگە توانای زیاترم هەبووە عوزری بۆ بێنێتەوە هەوڵ بدە زیاتری پێ ببەخشێ چونکە ئەم دوو سیفەتەوەکو عەرزم کردن ئەوانەی سەرەوە بابەتێک دەبینن ئەوانەی خوارەوە بابەتێکی تر دەبینن پێنجەم و خاڵی کۆتایی بۆ ئەوەی لە بەڵام موسیبەت و ناڕەحەتی بە دوور بین کەسێک خراپەی پێوتی تۆ قەت مەخم بەڕیزی ئەوەوە وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما قرآن دفرمي بندي راستقيني عباد الرحمن أوانا الجاهلون جاهل شيء نفاما كاتي النفام بنفاما نجددوه نفام يقبل ورد بيته قسيشي رق وزبر نارحته روشانر اللي قلادك تو أقد توخوالي دراسي بيوقبول دي بندي خوابي قالوا السلامة أي قالوا قولا ذا سلامة بلي من قسيك تبيض من المونيان آموشكاري نصيحات من وقت قسي بريندار كرو روشين نرو الزبر اللي قلاناكم قسيك نازاني قسا لشويني خوي دابكا نازاني قدرو باي وبلي برانبركاني شوية نازاني باردوخي إنسان كان لشدايا جاهل لقل أمي دا برزان دوشتي جاوازن أمي أو كسيا كهيج لمشكو أفكاري دانية دڵی پاکە مێشکی پاکە بەڵام نازانێ هیچ نازانێت کە قسەی لەگەڵا دەکەی زۆر بە ئاسانی لێت تێدەگا هەڵەشت بەرامبەر کە دوای قەناعەتی پێ دەکەی جاهیل ئەو کەسەیە شت دەزانێ بەڵام بەغەڵەت حاڵی بووە ها ئیوایە لەسەر ئیسلام قسە دەکات دێتە سەر تەلەڤیزۆن کۆڕ و سیمینار و دیبەیت دەگرێ دنیایەک معلوماتی پێیە معلوماتی زۆری پێیە بەڵام بەداخەوە معلوماتەکانی سەقەتن کاکە معلوماتەکانی سەقەتن لە شوێنی خۆی دانین ئەمە پێیەتی بەڵام جاهیلە چونکە معلوماتەکانی سەقەت وەرگتون لەسەر ئیسلام و لەسەر دین و لەسەر کەسایەتی مسلمانان و لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەقەت معلوماتەکانی وەرگتون ئەمە جاهیلە ئەمە قسەکردن لەگەڵ ئەوا دەبێت دوو جار وریابی جارێک هەتا مێشکی خاڵی دەکەیتەوە لەم ناڕاستیە جاری دوم تا حەقی تێ دەکەی ئەبێ زۆر بە تەحەمبولی بی لەگەڵیدا نابێ لێی تووڕەبی قالوا السلامە بڵێ من قەت خۆم ناهێن مەڕیزی تۆوە من أقر وكتوا بم كواب منيش جاهل لبم دم يوم الرياض دار بم ويدرؤون بالحسنة السيئة قرآن لسورة قصصا مدحي بند شاكا كان إخوادك هذا فرمي كاتك كخرا ببرو رويان هاد والله برزان فتني واهي وكو قنبليك برو رود جير أو كسيب بجواني لخوي دور دخاتوا بيقروا فريدة دار لمالك يخواد بيقروا لخواتي دور خوا باتوشي أهلي خوي بابا تودا نتقيتوا ويضرؤون بالحسنة السيئة ومما رزقناهم ينفقون أجا خواب الشدات أمش بكي دمينا حزكت ببخشين داخا كابرا غيبتي يعني كدو زماني فيشيني السلفي صالح خد ماي بوناردوا ميوي بوناردوا وتويتي أو والله يتليق بمو من غيبته بختان بتوكل كاسي تو شاكل لقال كدون فمي أول تو دوشيتو دبي أوش لمن بوشيتو هر کابرا زۆر زەممی کردبووی ناڕەحەتی کردبووی غەیبەتی کردبووی کتێبێکی بە دیاری بۆ بنێرە بچۆ سەردانێکی کە و قەڵەمێکی بە دیاری بۆ بەرە میوەیەکی بە دیاری بۆ بەرە هیچیشی پێ مەڵێ بۆ خۆی شەرمەزار دەبێت ئەو خراپەیە لە خۆت لادە بە چاکە بە ئومێدی خۆیمە ئەو کلتورە لە ناوماندا باو بێ نەک تۆڵە بە سەبرە ئەمما بە زەبرە باشترین قارەمان و باشترین ئازا ئەو کەسەیە کە لێبوردەیە بەڵا لە خۆی لادەدا و بەرەو ڕووی ناڕوە کە بەڵا بەرەو ڕووت هات تۆ لە بەری ڕاکە تۆ خۆت پەنادە تۆ هەنگاوی زیاتری بەرەو ڕوو مەبە مێدەوارم خوای گەورە ژیانێکی سەلامەتمان بەنسیب کە دنیامان بەختەوەر کە قیامەتمان ئاوەدان کە خوا لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێ
یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی بۆ ڕێگەی ڕاست و خواناسی ڕاستەقینە و ژیانی بەختیارانە هیدایەتمان بدەی یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانیشمان بدەی یا شافی یا ئەڵڵاه هەر کەس نەخۆشە خوا شیفای بەخێری بۆ بنێری خوا ڕەحم بە حاڵمان بکەی عاقبەتمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.